سڵاوتان لێبێت ئەمە کاکە ئارشایە ئارشا داستان وای باشە بۆ بکە کاکە ئارشا لە دوکانەوە سپاس بەخوا هاتن بۆ لای ئێمە کە متمانیان پێکردین لەژێر بەهێوشکاری گشتیان نزیکەی 5 مانگ بەر لە ئێستا تەواوی دانەکانمان مەچا کردەوە دایکی ئارشا بە سوپاسەکە لە ئێوەستایت حەزەکەم بزانم ئارشا پێشەوەی کە لەژێر بەهێوشکاری گشتی دانی بۆ چاکردنی وەزعی چۆن بوو ئێستا چۆنە سپاس بخوای سپاس بۆ تۆ ئێستا زۆر باشە بەس بەخوا بزانێت ئێستا زۆر باشە خواردن بەخوا خەمم نییە چێ بۆ مەکتەب هەندێک جاران خەمم بوو کە دەچێت بۆ مەکتەب دەمت خواردن دانیێشێ بەڵام ئێستا لەخوا بزانێت دانی باشە تەندروستی باشە خواردن باش بەخوا باشە کێشی فەرقی قەڵەوتر بووە؟ قەڵەوتر بووە ڕەنگی جوان بووە دایم هەموو مانگەوە من شڕێکین تیابی بم بەس لەخوا بزانێت ئێستا 5 مانگەمە ساعت ماکردووە سپاس بەخوا سپاس بۆ تۆ لەخوا بەشە ساڵ سپاس دەکەم یاخۆ خۆشی بێتەوە ئێمە ئامین ئێوەشی ئێمە ئینشەڵڵا خۆشی بەزێ هەموو ڕۆژێکە سەیری عاشا دەکەم بەزێ لە دۆڵ ڕادەکەم ماڵا بێ لەشی ساڵ بێت تۆ ئێوە بۆ ئێمە الحەمدولillah لەخوا بەزابێت فەزلی خوایە ئەمێ پرسیاری ئەوە بکەم بیرت ماوە ئیشەکانی چی بوو کە بۆم کردووە؟ دەدانتان بۆ دەکرد بۆ ما هەڵکێشا دەدان چواری ستیل باشە ئەم کەڵەکانش بۆ چاکردن شۆری داکەش بۆ شۆری باشە لە دوام هەڵکێشانەوە فەرمووت هەستەکەم منداڵەکە ئیسراحەتی کردو ئێستا زۆر باش زۆر باش ئەو دەنگەدەنگی گوێتان لێ برا بچووکەکەی ئارشا دایکی هێنایەتی بۆی کە نەهێڵیدانی ئارشاش براکەی ئارشا وەکو ئارشا کلۆر بێت شکر لە عیلاجەکانی ئیسفادە کردەوەی کە بۆم کردووە لەخوا بەزێت برا بچووکەی هەر زۆر باشە تۆم جارێ دڵی باشترە لەخوا بەزێت ئیسفادەمانی کردن نامێت زۆر باشە یەک پرسیارت لێ ئەەکەم بە نیسبەتی تێچوونی ئیشەکەەوە هەرچی چەنێ بە بڕەکەی کەیاوتانە هەستەکەن زۆر بۆ ئیشەکەی ئارشا پارەکە دێنێ حەقی پارەکەیەتی ئەو چاکردنەوە ئێمە ئەو 5 مانگەتەوە مرتاح بوون لەخوا بەزابێ ئاشا تۆ تۆزە قسەم بۆ بکە باشی دانتە شوی دانەکانە خۆشە ئەی دکتۆرەکەتە خۆشە باش چیڵێ بە خەڵکەکە ئەڵێ دانتام شۆن ئافرین دوکان خۆشە سلێمانی بەڕاست باش ئەوەی کە ئێستا بۆ ئاشایەکەین فلۆرای دێن لە دانەکانی و بە هەمان شێوە 6 مانجارێکی بینەوە بۆی کە ئاگەمان لێ دانەکانی کلۆر نەبێتەوە سپاس بۆ خوا و سپاس بۆ متمانەی ئێوە پێمان دوبارە سپاس